بەڕێزان دووبارە سڵاتان لێبێت بەردەوامی لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی بۆ قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدانی ڕوتی ئیسلامی و بزاوتی ئیسلامی لە کوردستان. مامۆستا گیان بەر لە پشوەکە ئێمە باسمان لە هۆکارەکانی سەرهەڵدانی ڕوتی ئیسلامی کرد لە کوردستان. ئێستا ئەمەوێ ئەو پرسیارە بکەم بۆچی بە درێژایی مێژوو لە باشووری کوردستان هەمیشە ڕەوت و بزاوتە ئیسلامیەکان لە ناوچەی هەورامانەوە سەرهەڵدەن؟ تۆ خۆت بەرزنجیت بۆچی لە بەرزنجە شتێکی وا پێیانە بۆ بۆچی لە مەتەقەی خەرەداغ نەبووە، بۆچی لە ناوچەکانی تری کوردستان لە بادینان نەبووە، بۆچی لانکەی سەرهەڵدانی بزاوتە ئیسلامیەکان بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەی هەورامانەوە سەرهەڵەیات؟ جا ئەوەی یەک خاڵێکی بچکۆڵما بۆی لەم دوایە جوابی و سوالێت. بەڵێ فەرموو. ئەمجا بۆ ئەم وەزعایی کە ئەمڕۆ لەم عالەمەتیا دێشین بڵێن ئەمریکا بە لەگەڵ هاوپەیمانەکانی کاتێ ویستیان تەدەخڵکەن لە شوێنی عێراقا لەسەر بۆ خاتری مەسەلەی کوێیت و یام خەیر بڵێن بۆ خاتر بەشێ سعودێشی هەتیا بوو وە دووبارە وارێکە و حاکمی عێراق حاکمێکی دیکتاتۆری زاڵم بوو بەهانەیەکی باشی بۆ دروست بوو بێت وەزی عێراق تەدەخڵکە لە شوێنی عێراقا و ئەوە بڕژێمی سەدام و عفلەقیەکانی لە عێراقا کۆتایی پێهێنا. ئەمە ئەوە کات کۆتایی پێهێنا حتا ئەمریکاش ئەم لەم مەرحەلە ئەخیرا لەگەڵ ئێمانەی بردەسە لەگەڵ کووردا. بۆ نمونە ئەمریکا و کاتەکە ها تەمان ئەوەی کەوا مەزلومتر بوو لە عێراق لە هەموو مکەویناتی عێراقی لە هەموو مکەوینەکانە میلەتی کورد مەزلوم بوو. ئەمریکای توانی لەگەڵ قادەی کوردی اتفاقا بڵێ ئێوە ئەلانی حکوومەتی خۆتان کەن، دەوڵەتی خۆتان کەن. جارێ ئەمەی نەکرد، وەکو ئەمەی نەکرد حتا ئەیتوانی بقی ناکە ئەلانی حکوومەت ژمەکەن، بەڵام حدودی فدراڵەتی خۆتان جەبل حەمرەینە بڵێ بە ئەوانەی کە لە خواری جەبل حەمرەیەوە کە حەقتان لێ تا جەبل حەمرەی بڕۆن حەقتانی لەوە زووتر بڕۆن. ئەمەیشی بۆ نەکردین حتانەی قەراریان ئەو نێ جوهودی نەکرد کە تا کەرکوو کوردستان بێ. ئەوە ئەمە ئەمیشای جوابەکەی جەنابوو. ئەمن وا دەزانم لە کوردستانی ئێمە کوردستان لە ڕاستیە دوو جۆرە قیادەی تیا کراوە بۆ ڕزگاری میلەتی کورد. جۆرێکیان بریتیە بۆ لە چی لە علەمای دین، علەمای دین شۆڕژگێری ئەدەبی فیکری سیاسی و هەروەها عەسکەریش وەکو کێ وەکو قازی محەممەد، شێخ مەحموودی مەلیک، شێخ سەعیدی پیران، شێخ سەعیدی پیران، شێخ ئەحمەدی بارزان. بەڵێ قسمێکیشان هەر وەکو علەمایش بوو بن ئیزافە بە علەمایی بەنەماڵەیەکی ئاینی بوون وەکوی سەباس کرد جەنابەت شێخ سەعیدی پیران، شێخ عەبدولسەلامی بەرزان، شێخ ئەحمەدی بەرزان، مەلا مستەفای بەرزان ڕەحمەتی خوا لە هەموویان، و هەروەها شێخ مەحموود مەلیک، حتا شێخ سەعید پیرانی کوردستانی تورکیە، بەدیعوزەمان نەوڕەسی ئەرزی با سەعات دەکەم، و هەروەها حتا قادەکانی ئیستەی کوردیش ئەگەر خۆیشان لیباسی بە شێخەت و سەیدی و عالمی لە بنەکە لە بنەماڵە عالمەکە لە بنەماڵە عیلمی و شێخەتەکانن، بەڵام لەوانەیە دڵیان بێشە ناویان بێنی میسەیەکەیە کە شەجەرەکان بخوێنمەوە. لەبەرەوە بەڵام بەشێکی گەورەیش مەنتقەی هەڵەبجە و مەنتقەی هەورامانات دەسێ باڵای هەبوولەوە. ئەمجا چونکو مەنتقەی هەورامانات حەقی فەزلی هەیە بۆ چونکو نەوەپیری هەورامانات مەشهورە. حتا من لەو ساڵانەی پێشوە کتێبێکم کڕی باسی هینەکە شخصیاتی لەهۆن و هەورامانات دەکا 36 شەختیەتی دینی کە نیشتمان پەرۆر ونتیا بوت و شەڵە باتانە بۆ لە من باقیەکەم بۆ وتن. جا هەورامانیش کە ئەم چوارماڵەی ئیسە نییە، کاتی خۆی هەورامانات زۆربەی کوردستانە هەورامانات بووە. بۆ نمونە بازێ دێ هەتا لە وڵاتی ئەمە ناوەکەی شەباهەتی هەورامی هەیە، ئەسڵ چەمچەماڵ، چەمچە کەلیمەیەکی هەورامی نییە، چەمچەماڵ. ئەنجا منطقەی وەڵە سمت وڵ بە هەورامیانە
کونێک ئەوە کونێکە لەبەرەوە کانی سانان کە لە مەریوانە سان هەورامیە کەلیمەیەکی هەورامیە لەبەرەوە هەورامان واسع بووە نەوەنەوە پیری هەڵگەم نەوەنەوە پیرە خۆ مەجموعەیە داما و دەروێش نەبوون ئەم نەوەنەوە پیرە هەموو عولەما بوون هەموو عورەفا بوون هەموو میلەت پەروەر بوون هەموو صاحبی مەدرسەی ئەخلاق بوون زۆر باشە مامۆستا پێدوانیە نزیکی جیۆگرافی سیاسی ناوچەکە یا با بڵێم نزیکی سنووری ناوچەی هەورامان لە ئێرانەوە هۆکار بێ بۆ ئەوەی کە شەپۆلی ئاینگەرایی و ئیسلامی سیاسی زیاتر ڕووکاتە و ناوچەیە ئەوش طبیعی حقیقت جیپۆلۆتیک تەسیری هەیە تەسیری هەیە ئێمە بڵێن حتا شاخ و داخ تەسیری هەیە هەنیە هەمیشە ئەڵێ دائیما بۆچی تەماشاکەی ئیسان لە سەحرا فکری پاکترە لە جیبالە فکری پاکترە لەبەرەوە ملەوەس نابێ بە ئەفکاری بێگانە ئەبینی منطقەی هەورامانات جێگەی شانازیە بۆ هەموو کورد چونکە وەکو تۆ فەرمووت زۆر شۆڕشەکانی کورد لەم ئەخیریشە مەرکەزەکەی هەورامان بوو تۆ شۆڕشی ئەیلول هەورامان شتێکی باش بۆ شۆڕشی تازەی هەموو لایەنە کوردستانیەکان من قەناعەتیشمەوە نییە ئێمە لەقەب بۆ یەک دابنێن قەناعەتم وایە ئەگەر کابرایە 6 کوڕی 10 کوڕی هەبێ ئەم 10 کوڕە خۆنە یەک ناویان نییە یەکێ ناوی ڕزگارە یەکێ ناوی ئەحمەدە یەکێ ناوی هەورامانە یەکێ ناوی هەرچیە ئەم 10 کوڕە مادا ناویان جیابێ بێقینیان بێ لە یەک خۆ مادەم باوکیان یەکێکە و دایکیان یەکێکە برای یەکەن ئەم لایەنە کوردستانیانە مادەم باوکی هەمومان کوردە و دایکی هەمومان کوردستانە حەق نییە ئێمە هین بین حەقەیە هەمومان شانازیکەین بەڵا ڕاستەکەی هەورامانیش لە حقیقەتە مرکزی منطقەیەکی پاک و خاوێنە و ئەنجارە مرکزی جوغرافیای کوردستانی گەورەیشە چونکە چەند تەماشا بکە 6 پارێزگا لەم لا کوردستانە 6 لەو لا کوردستانە جەبالاتی کێوەکانی هەورامان ڕابیتە نەک فاسیل بێ لەبەرەوە من متەئەسیرم لەوەی کە ئاگەر بێت و یەکێ لە کوردستانی تورکیا یا لە کوردستانی سووریا و یا لە کوردستانی سووریانە هەی ئەو داگیرکراوی ئەوێ ئینا کوردستانی نەی سووریە من بەلام حەق نێ بڵێ کوردستانی عێراق و ئێران و بێ بڵێ کوردستانێک ئەو لە قەبەی سەهەیەتی باشە ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور زۆر چاکە کوردێ لە باشوور و باکوورۆ فەرقی چییە؟ مثلا من ئەمە تێگەیشتنی من ئاوای ئەگەر نێش پێکابێ خەڵداوای لێبوونی دیەکە ئەگەر یەکی ئیسلامەتی کا ئەبێ فەرقی موسڵمانێک لەم قوتری زەوی بۆ ئەو قوتری زەوی نەخا لە حەق و مافە ئەگەر یەکی کوردایەتی کا ئەبێ فەرقی کوردێکی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باکوور و باشوور نەخا لە هەموو حەق و مافێکە لەبەرەوە زۆر پێم ناخۆشەکە ئەگەر کوردێ لە تورکیا و بێ بۆ ئێرە لە کوردستانێک کە بەدەست تورکیەوەیە بڵێن ئەوادەی کوا تەسکەرەکە و یاکوا پاساپۆرتەکە فەزابووتی چی ئەو سنوورە دانراوە سنوورێکی زاڵمانەیە تەقسیمی میلەتی کووردە بەڵام مامۆستا شێخ محەممەد حیزبی ئیسلامیەکان وایان کردووە نا ئەوانەشی کوردایەتیان کردو واسەریەکیان کردو بگرە هەندێک جار لە هەندێک قۆناغی سیاسی دەستیان چۆتە خوێنیەکیش بەداخەوە باشە مامۆستا من ئەمێ و پرسیارە بکەم بۆچی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی دەکرێتە یەکەمین ڕابەری گشتی بیستنەوەی پەیوەندی ئیسلامی تۆ چۆن کڕێتە ڕابەر من لەبەر ئەوەی کە ئەو ڕفێقانە کە ئەو ناوایان لە منە پەیوەندی بە تەمەنی مامۆستاوە بوو یاخود پەیوەندی بە ئەزمموی سیاسی مامۆستاوە بوو یا لەبەر چی بوو واللهی دوو سێ سەبەبی هەبوو یەکەم من ئوسلوبم وایە محەبەت هەر کەسێک هەموو مسلمانێکم بە سیفەتی ئیسلامەتی خۆشەوێ سەر بە سەر بە هەر گروپی هەر ناوچەیەک بوو بەڵێ هەموو مسلمانێکم وەکو مسلمانەتی خۆشەوێ و هەموو کوردێک وەکو کوردایەتی خۆشمەوێ حاڵی ئازمەبی شخصێ بووم حتا لە کاتێکە گەنج بووم دوو گەن سوئی تەفاهمیان بایە سۆحمەکردن ئەوە تەبیعەتم بووە یەکیانەوە بوو یەکێکیانەوەش بوو ئەمن سەبەبێکی ترشی ئەوە بوو کە من لە حقیقەتە لە کاتی خوێندنمە پێم ناخۆشە ئەمیشە بڵێم تاوەکو مەلایەتیەکەیشم هەمیشە احترامی خەڵقم زیاتر گرتووە حەزم لە ڕێگە ڕۆینا مەگە بە زۆوسیان لە بەرەو بڕۆ یعنی احترام بۆ خەڵکەکە بۆ ڕەفیقەکانم بۆ هاوڕێکانم
یەکێتر لە سەبەب کە جەلبی دڵیانم کردووە یەکی تریشی لە سەبەبەکانی ئەوەیە دیارە خەڵ تەماشای تۆزێ معلوماتەکە تەماشای تۆزێ بنەماڵەیەەکە لەبەرەوە لوتفیان کردو لەگەڵم و ئیشیان زانی من بە زۆر داوێنە بەسەرما هەر سەعاتی ئارزویان بەبێ هیچ حتا مامۆستا شێخ لوتفی بەرزنجی کە تەشریفی هاو دوای ئەوە من لە ساڵی 1970 تەنزیمەکەمان کردو بەڵام لە ساڵی عەرزت بکەم 1970 ئیعلانی عەلەنیمان کرد و پێشمەرگەمان ئیعلان کرد لە 1986 مامۆستا شێخ لوتفی تەشریفی هاو لە ماڵی خۆمانە ئیجتیماعێکمان کرد فەرموو جەنابەت مرشید عام باشە بەر لەو تاریخە مامۆستا پرسیار بکەم ساڵی 1983 مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە سەردانێکی تایبەت ئەچێتە لای ئیمام خومێنی لە ئێران ئەم سەردانە چۆن بوو مەبەست لێی چی بوو لە دانیشتنەکە چی باسکرا ئایا لەوێ داوات لێ کرد کە هاوکاریتان کا بۆ ئەوەی گروپێکی ئیسلامی بەخۆ دروست بکەن لە باشووری کوردستان ئەوە حەقیقەتەکە عەرزکەم من مامۆستا بورهانی مامۆستا قانیع ڕەحمەتی خوا لە هەردووکیان ماوەیە ئەمری بالقەبزی هەبوو لە بەغا هاتبوو ئەم منتەقی شارواژێرە نزیکی هاجی مامانەوانە دێکۆنێکی بوو لێ بوو دوای عەفواتی بۆ دەرچوو ڕۆشت هات و وە سلێمانی کات و وە سلێمانی منیش ماڵمان لە شسا بۆ خەتیبی شانەری بوو وەکو خزمایەتی وەکو خۆشەویستی چوون بۆ بەخێراتنەوەی ئەو بەکاری سیاسی لە بەغاڕای کرد و گەڕا بۆ بە کوردستان بەڵێ تقری درویان بۆ نووسی بوو تەقریان بۆ نووسی بوو خەلاسەوە کە ئەمە کوردایەتێکەوەوانە لەوێ لەسەر ڕادیۆ قسەیە کرد دوای کە ڕای کرد خۆتەعالی ڕزگار نەجاتیا نەیانتوانی بگرن بە شێوەی عاقلانە هاتوو دوای 2 ساڵ عەفواتی بۆ دەرچوو هاتوو بۆ سلێمانی منی چوون بۆ بە خێراتنەوەی کە چوون بۆ بەرا خێراتنەوەی لە ماڵەوان بمیشتا لە ماڵ و تەلەفۆنیان بۆ گوتیان نەی تۆ بە ڕۆژە وتم بۆ وتی وەڵا 2 مسەلەحی استیخباراتی هاتوون 2 ڕێگە بۆ ماڵێمە هەردوو ڕێیەکان گرتووە و هاتوون لە قوتێبخانەکە گەڕاون 7 گەڕاون بازی ئەولا قورجی تووشیان بردووە ئەمە لەبەر ئەو سەردانی تۆ بوو بۆ لای لەبەر ئەوە نەبوو لەبەرەوە لەسەر وتارەکان و تونڕێیەکانم ئەمجا وتم ئەی کەی بێ بە وتیان بەشەوە سەیتەرە نامێنێ ئیتر لە کۆڵانی حکوومەت نامێنێ بالفعل شەو هاتمەوە بە واستەی خزمێکمەوە کە سیارەکان نەیە پشکنی وەبجە سەیتەرێش هەر نەیەما بەڵام دوو احتیاتێک بوو یەکەم سیارەی شخصێ بپێمەوە خزمێک لێ نەپرسن دووهەم سەیتەرێژ نەمێنێ ئەو دوو احتیاتم کرد هاتم یەکسەر نوێژی بەیانم کرد و مناڵم دەستگرت و ماڵم بەجێ هێشت ماڵ بە کتێبخانەوە بە وەسایلی ماڵەوە ماڵێکم بە بەردی سپیکر بوو بەجێ مێش بەس مناڵەکانم کرد بەس قورئانێک و نەهجول بەلاغەیەکم لەگەڵ خۆ هەڵگرت و ئیتر ڕۆیشتین کە حکوومەت بۆ بەیانی هاتبوو شۆفڵیدا بوو لە ماڵەکەم چیتیا بوو وەسائل بە تایبەت کتێبەکانم پێ ناخۆش و کتێبی شێخ هەموو بردبوو هەمویان ڕوخانە بوو ئەوخوای سێش داوام نەکرد لە حکوومەتی هەرێم قەرەبووی کتێبەکان قەرەبووی ماڵەکە و کتێبەکە و پارچێ ئەزم بدەنی بۆ ئێران چوون مامۆستایەوە چوینە کەش چوینە کەش لە کەژۆ کەژی هەورامان یا ڕەحمەبەگێکی سەرگەتی خۆمان هەبوو ئەم یا ڕەحمەبەگە مەقڕی پێشمەرگەی پارتی بوو مەقڕێکی هەبوو پێشمەرگەی پارتی بوو لە وشکەناو نۆڕۆژ میوانی ئەو بوو ئێتە دوایی چوین بۆ دیوە لەوێ خزمشتمان هەبوو هاتن بەدەمان و مناڵانەکانیان بر بۆ لای خۆیان و منیان ئەمجا حکوومەتی چوومە لقی 34 پارتی لە دزڵی وڵا ویستم کە لێ زۆری پێنەچوو هاتن بۆ لام بەرادەرانی پایقەڕەش بوو لەوێ کاک ئەنوەرێکی لێ بوو وتیان وەڵام مەسئولینی ئێرانی هاتوون نازانم چۆنیان زانی و تۆ هاتون داوای تۆکەن توانی بیان بینی ئەوان بە داوای تۆ هاتوون ئێوتم باشە خۆ من پێم نەوتون کاکە غیر خۆتان پێتان وتون یەکی هەیە ناو ئێوە پیاوی ئەوانە ئێوە نایناسن یا خەیر خەڵقی دزڵی پیان وتون کێ بێ وڵای ت زانیویانە هاتوون تو قەیچەکە با بیان بین وڵای یەکسەر کە بدمیان بۆ لای ئیمام خومەینی طبعا چوینە تاران طبعا منیش موضوعی خۆم باس کرد کە ئەڵبەتە ئەوان منیان ناسامە چکم لە شانەی خۆتومەدا دژی حکوومەت و دیارشتیان پێگەی بوو تۆ ئیمام خومەینی زۆر مەحەبەتی کرد و تی حەزەکەم ماڵ بۆ بگەن لە تاران و هەموو شتێک بووە تو وەڵام من نایەمە تاران چکم مناڵەکانم ئەخوێنە مناڵن فارسی نازانن لە کوردستان دایانە نێم ئیتر لوتف کردوە
من خان وشتم هیچ ناوێ لێرە ئەڕۆم و ئەچم و مەریوان کوردستان دانیشم لێ من تەکالیف لە ئیمام خۆمینیەکەم ئەوتی چی ئەڵێ من حازرم ماڵتەوێ سیارە تەوێت پارەتەوێت وڵی هیچم ناوێ بۆچی حرمەتی خۆم پێخۆش بوو بۆ تەنازولکەم بۆ بزم کارتێکم دوو کەلیمە بۆ بنووسە لە مەقەبایەکە لە کاغزێکە کە من میوانی جەنابەتم وڵاویش بۆی نووسی منی چاپم کرد و هینم کرد کەپسم کرد کەپس ئەو نووسراوە نەمەوە مامۆستا ئەو نووسراوە بەداخەوە خۆتێک هاتمەوە هینم کرد لەگەڵ جمهوری اسلامی تەسبیح حسابم ئەویشمە پێدانەوە چگوتم با نەڵێن کابرایەکی استقلال چییە جا دوای نسبەتی ئەوە کە من ئیمام خۆمینیم دی ئیتر لای مەسئولینی ئێرانی زۆری احترامی منیانەکە خۆلاسە هەموویان بە گەورە بچۆک ئەمدە دوای برادرانی خەتی خۆم تەنزیمەکەم کە لەیانە شێوە یەکسەرە هاتن بۆ لای من ئەمجا من لەوێ لە ئێرانە سەردانی هەموو کوردێمە کرد پارتی وایە لێ هەتا ئەو پارتیانی کە زمانی مەرحوم بەلا مستەفا لیان شێوە بوونە هاتبوونەوە ئەوەرەکەدەران و لە ڕەشت و گیلان و ئەوانە لە شێمالی ئێران بوون لە قەزوێن بوون سرم لێدان بەزۆین پیاناتەوە جا ئەوەت ئەرزکەم دوایی من لەوێ کە خەڵکەکە یەکسەر ئیلتحاقی پێوەکردین اینجا ئێمە ئیعلانی لە 84 ئیعلانی علەنی حیزبەکەمان کرد بە ئیعلانی پێشمەرگەیش کەواتە دامەزرانەکەی کەیە ئەوەی کە ئەڵێ 1970 ڕاستەکە تەنزیمە سێڕێکە دەست پێکرد بوو بەڵام لە 84 ئیعلانتان لە 84 ئیعلانی علەنیمان کرد لە 85 لەشکری قورئانتان دروست کرد هەر لە 84 ئەسکەریەکەشمان دروست کرد بەڵام علەمایشمان ناونا ڕابطة العلماء حیزبەکەی ناوی حرەکەی ڕابطەی ئیسلامی بوو عەرز دەکەم تەنزیمی عەسکەریمان ناونا لەشکری قورئان فەرماندەی لەشکری قورئان مامۆستا عەبدوڕەحمان ئەوڕەسی بوو بەڵام مەسئولی عەسکەری مامۆستا عەلی بیارە بوو جا عەرز دەکەم دوای مامۆستاجان ئەوترێت ببەخشە ئەوترێت دوای چوونی مامۆستا بەرزنجی بۆ ئێران ئیدی وەکو ساڵانی پێشوو کاریگەری وتارەکانی نامێنێت گەرمگوڕی وتارەکانی نامێنێت بۆچی وا بوو وتار من نەماحەد وتارمیتەخۆ وتار چی بە من تەنها بینە لەسەر ڕادوێی سنە وتارمەدا لەبەر ئەوەی خۆم بپارێزم لەوەی خەڵوا بزانێ ئەهلی مجامەلەم بۆ وڵاتێکی تر نابێ وتارەکان سیاسی بوون یا کۆمەڵایەتی بوون ئەوەی کە لە ڕادوێی سنە وەڵڵاهی لە هەموو بارێک و قسەمە کرد لەبارەی عەقیدەوە لەبارەی عەقیدەی تەوحیدەوە تەوحیدی عەقیدەوە یا عەقیدی تەوحید هەر کامیان بێ ئەبێت لەبارەی ئەخلاقەوە و لەبارەی عەدالەتی ئیسلامی بەدابەتی عەدالەتی اجتماعی طبعا سیاسیشی هەتیا بوو باسی مەزڵومەتی میلەتی کوردمە کرد باسی تەواغیتی عێراقم دەکرد هەز ناکەی مامۆستا ئێوە بڕێک دواکەوتن لەوەی کە لەسەر مەسەل نەتەوایەتیەکان بەشداریتان هەبێ و قسەتان هەبێ و ئامادەیتان هەبێت دەوترێت تا سەرەتای هەشتاکانیش بزوتنەوەی ئیسلامیەکان وەکو پێویست لایەن لە مەسەل نەتەوایەتیەکان نەکرد بوو لە کاتێکە سەدام هیچ کات جیاوازی نەئەکرد لە کوشتنی مەلایەکی ئاینی و پێشمەرگەیەکی شوێعی و شوانی گوندێک و ژنێک و مناڵێکە ئەوەی کورد بووە ینی بەچ بەو دیدگاوە سەیرێ کرد لەو تێڕۆینەوەی بینی هەر کورد بووە ئەو دەستی ئەچوە خوێنی بەلایەوە گرنگ نەبووە سەر بنەوەی سەلاحەدینی ئەیوبیە یا سەر بە بزوتنەوەیکی ئیسلامی سیاسیە یاخود کابرایەکی شوانە لە گوندێکە بۆچی ئێوە درەنگ لاتان بە مەسەلە نەتەوایەتیەکان کردەوە خۆی مەسەلەی قەزەی نەتەوایەتی وابزانم دیفاع لە وەتەن و لە نەتەوە و وەتەن وابزانم شتێکە لە دائیرە و بازنەی شەریعەتی ئیسلام دەرناچێ لەبەرەوە بۆ نمونە من بیستمە ئەڵێن مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ببەخشە باوەڕی بە خزمایەتی زیاتر تا بە حیزبایەتی بۆیە ئەو پرسیارەکەی بەڵێ ئەویش عەرز دەکەم من بەلامەوە هایە هەموو ئینسانێک ئەگەر فیترەتی خۆی ملاحەزەکە وایە ئێستا بۆ نمونە ئەمن بەجە ئێمە سێ دائیرەمان هەیە سێ بازنە یەکەم بازنەی نەتەوایەتی کوردمان هەیە ئەمە بازنەیەکە و هەموو بازنەیە 309 دەرەجە 360 دەرەجەیە خۆتەنابە دەزانی 4 زاویە قایمەیە ئەمە لە دائیرەی کوردستانیەت و کوردایەتیە ئەمن بەلام و واجبی سەرشانی هەموو ئینسانێکی کوردی موسڵمان دیفاع لەم ئاو خاک و میلەتەی واجبێکی دینیە زەنی بۆ واجبێکی دینیە بۆ
چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوا ئاەتی بۆ نێرێ فەرمێ وأنذر عشيرتك الأقربين ئینزاریان کە جەهەنەمێ لە ئالایە بۆ ئەوەی کەوا نزیکەکانی خۆت ئەقرەبای خۆت ئەوانە ئەقرەبن کەواتە ئەمە دائیرەی یەکەم واجبمانە ئەوە یەک دوو یەک لیتر ئاو نەک نەوت یەک لیتر ئاوی کوردستان بۆ غەیری کورد بەبێ ئیجازەی خۆیان حرامە بۆ غەیری کورد یەک لیتر ئاو یەک بستخاکی کوردستان بۆ غەیری میلەتەکەی خۆی ئەمە شەریعەت واڵێ خۆ من ناڵێم بۆ غەیری ئەمە کەواتە ئەمە بازنەیەکە هەموو ئەبێ ئیشی تیا بکەین بەڵام بەپێی منهەجی ئیلاهی کە خوای گەورە کە من دەڵێم وەکو کوردستان پێغەمبەر صلی الله عليه وآله وصحبه وسلم تا لە پێشا حیجازی ڕزگار نەکرد هیچ حەقی بە شامۆ نەبوو حەقی بە ئێمەنیشۆ نەبوو دوایی وردە دوای خۆی خولەفای ڕاشیدین خۆیان لە ڕازی بێ وردەوەدە فتوحاتی ئیسلامیان دەست پێ کرد لەبەرەوە ئەبێ لە پێش وڵاتەکەی خۆ دائیرەی یەکەمە بازنەی یەکەمە ئەبێ ئەم ئاو خاک و میلەتی خۆتە ڕزگارکەی کە ڕزگاریشکەی بەچی بە منهەجێکی ئیلاهی چونکە خوای گەورە تەنها خوای عەرەب و کورد نییە خوای عەرەب نییە بە تەنها یا خوای فارس یا هی خوای تورک ڕەب العالەمینە کەواتە ئەم یەکەم بازنە کورد و کوردستانە ئەبێ بەپێی ئەو منهەجە ئیلاهیە كخوا فرمي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون هو أمرك هذا عدل إن الله يأمر بالعدل إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى جا خو تشاوليتي خو عدل إيتاء ذي القربى بشكل إحسان وخو بتايبتنا يعني هنا لأنه إحسانه يعني تشاك إحسان يعني تشاكا كدن لأنه تشاكا عدل مهم ترى لباقي تشاكا كان دوباره إيتاي ذي القربى عفوم كاتم زور كما هو قصة في أبرم بمخشى أبي أوبر شرب كم بوشي ماموسا الشيخ محمود برزجي باش صالك دزلة ربرايتي بزنوي بيوندي هلا جريو بوستكي تسليمي ملالتي في واجويك بله جاء أوش بكورتي دو كلمة ترى لهم إتأش مسألة وجابة وتم دائرية كم بازنية كم كردستان بازنية دو هم أمي إسلامية أبي إما وكو مسلمان دلصوزي أمي إسلامي مين أو بازنية كي جورتها دواي أمي إسلامي أمجا دائرية كي جورتها هي دائرية بشريته إنسان بمطلقي مخاطبي خواه أبي إنك تنها خدمتي ملتي وكد كينو تنها خدمتي مسلمان كين أبي خدمتي همو إنساني بكين ما صيّن أقرب بخيري ولا يبشارك أو سؤاليته أو دائري سهم همو إنسانيته أنت جاءتي المسألة وازينا كمن تشيبو أمن لحقتها خلقي كزور التحاقي كل في معناه تواني مان چن هندروس كين چن هيز دروس كين هيزي صلاح الدين وهيزي خالد وهروها هيزي شافعي وهيزي حمزة وهيزي شو أمانة ما مسا شغلتي بكترشي فيها يكم أستاذ جامعة جيرا ولاي بعسكاني بزحمت بربوبو دو امتيازي هبو بسر منع يكي كان هو أستاذ جامعة بو أولى قبي مهمة أستاذ جامعة إمام خطيب يكم دو همش إمام خطيب وكمن أستاذ جامعة بدو عمري شي لمن توزع جورته خود أم بوست تسليم كريا خوي داوي كريا خود ما هو جاردن وراويج وشوراب خوي داوي نكرد خوم ترحم كردو إن جا قراري سركداتي لسندنا باشا أوتريت راجعني بزنوي بيوندي إسلامي بريتي بولا ديشكاوي سياسة كان إيران أم قصية شن راسته عزكم أصلا يما لقال ناتوان بلهم إيران لقال همو معارضة عراقي شون بو لقال مش وابوه أويك بلام باور بفرمون همو أو فترة كيما ناو دروز بوين من لحركة رابطة تا حركة كناو من نبى حركة إسلامي حركة رابطة بو رابطة كمالك مع حركة إسلامية بهاتني ملا عثمان وأنا الرحمة خويا عليه ما مصر ملا عثمان وما مصر ملا عمر وما مصر ملا علي رحمة خويا عليه
دوای ئەوانیش کە بوو بە یەک بوون ئێمە ناحیەی نەتەوسیەی کەسمان قوبڵ کردووە نەتەوجیهی کەسمان قوبڵ کردووە حتا کاتێکە ئێران دەستی کرد بە حرەکەکردن بارە عێراق خۆ ئەفریقا مامۆستا مەلا عوسمان مابوو مامۆستا مەلا عەلی مابوو ڕەحمەتی خوایان لێبێ مامۆستا مەلا عومەر مابوو هاتین لە پاوە دانیشتێکمان کرد ئێمە قەرارماندا ئێمە ناحیەی پێشمەرگەمان ڕازی نین داخڵی خاکی عێراق بێ لەم گرتنی هەڵەبجێشە لەویشا ئێمە موافق نەبووین و بە حیاتمان یەک مەفرەزەی جمهوری ئیسلامیمان نەهێناوە بەودیەوە ساجن کاتی بەرنامەکە تەواو و هەڵەین لە ئەڵقەی دووهەما زیاتر درێژە بە گفتووە بەڕێزان ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کۆتایی پێهات تا ئەڵقەی دووهەم و درێژدان بە گفتوگەکان بەخواتان لە سپێنی خواتان لەگەڵ